بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. خۆشەویستان، لە بەرنامەی ئەم هەفتەمانەدا هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیە کە تقریبا مقدمەکە و سەرتیترەکەیمان لە بەرنامەی پێشووە وت، بەڵام بەهۆی ئەوەی کە مەجالمان نەبا بۆ کاتی بەرنمەکە بەرەوە تەواویە چوو، لەم هەفتە ئێمە ئەو بەرنامە کە گزارشێک و راپۆرتێ بوو، تاقیقاتێک کرا بوو لەسەر ئەوەی کە ئایا ڕژیمی ڕۆکخۆرەکان ئەوانەی کە گۆشت ناخۆن یا بە ئیسلاح گیاخۆرن مەترسی شکانی ئێسکیان ها لە سەرترەوە، زیاتریش لەسەر شکاندنی ئێسکی لەگەن یا کە بە ئێسکی حەوزیش ئەناسرێت، بەتایبەت ئەو تۆپەی کە لە ناو حوفرەی لەگەنە قەرارەگرێت، شکاویەکە لەسەر ئەوەسەکە لێکۆڵینەوەیکیان کردووە گەیشتون بۆ نەتیجە ئەوانەی کە ڕژیم خواردنەکەیان ڕووەکە زۆرتر تووشی شکاویەوەن، بۆ ئەوەی کە بە دوواداچوونەوەیان کردووە کە ئایا تەسیرەکە دەور و نەخشی ڕژیم خواردنەکە هەیە لەوە بە مستەقیم یان نا. ئەو بەرنامە ئێمە ئەوەتان بۆ پێشکەشەکەین، بەڵام پێشەوەی کە بڕۆینە سەر بەحسی بەرنامەکە، دوو هەواڵ لە ئێرانی شەوەیە لە باسی تەندروستیە کە پێشکەشتیان یەکەم. هەروە کە ئەزانن نزیکە بینەوە بە ساڵۆگەرێ ئەو ئاخێزە جەماوەریە کە بە ئاخێزی ژینە ناسرا، بە ئاخێزی ژن، ژیان، ئازادی، جمهوری ئیسلامی دەست پێشخەری کردووە بە گرتن و زیندان و ئەزیەت و ئازار و هەر کەسێکیش کە کەمێ هەست بەوەی کە بە مەترسیەکە بانگهێشتیانەکە بۆ دایرەگەر زیندانیان بۆ ئیطلاعاتیان. بەڵام جیا لەوە گزارشاتێکە کە لە باری تەندروستی زیندانیانە و دێتە دەرەوە، زیندانیانێک کە هەن ئەوانیانە کە سەر بە تەشەکل و ئەسناف و ناو ئنجی ئۆگەرە هەن دەنگیان ئەبیسرێت، بەڵام هەزاران کەس گیران کە ئەوانیشە حتمەنە هەستیانەکە نەخۆشی هەیە، بەڵام مدیری زیندان کە سەرڕشتەی نییە، کە کاری ئەوە نییە، بە هیچ شێوەیەک ئیجازە نادات بەو زیندانیگەرە بێت بێنە دەرەوە، بڕن بۆ سەردانی دوکتەر کە بێ ئیجازەیان پێ بدرگێت، ئەو حەقی ئەو زیندانیەسە کە سەردانی دوکتەرکە. بۆ وێنە جافر ئیبراهیمی کە کێشی 8 کیلو دابەزیوە لە زیندانە، ئەبێ سەردانی دوکتەرکات، هیچ ئەقدامێکی بۆ نەکراوە. یا زۆهرەی سەیادی کە فعالی کودەکانە بەتایبەت لە سەر ئەو مناڵانەی کە لە سیستان بەلوچستانە بوون، بێشناسنامە بوون، تاقیقی کرد لەسەر ئەوانە وتاری بڵاو کردەوە، هەر لە بەخاتر ئەوە چووە زیندان و بەداخەوە نەخۆشی سەرەتانیشی هەیە. هەرچەند کە تووشی نەخۆشی سەرەتان بووە و ئەو ئینسانە ئەبێت لەژێر چاودێری بەردەوامی دوکترە بێت، بەویش ئیجازەی هاتنە دەڕۆیە نەداوە. یا فعالی محیط زیست تایرەی قەدیریان کە ئەویش ئازارگەرێکی زۆری هەیە لە قەفەسەی سینیە کە هیچ چەشنە پشکنینێکیان بۆی نەکردووە و جوابیان نادەنەوە. مافی هەر زیندانیکە کە لە باری تەندروستی و ئەو پەڕی تەندروستی بەرخوردار بێ کە بەداخەوە لە جمهوری ئیسلامیە ئەو مافیشە لەوان زەبت کراوە. هەواڵێکە دووم هەواڵە خزمەت ئێوە ئەرزکەم ئەوەیە کە وەزارەتی بێداشت تەسمیمێکی گرتە بوو خۆی دایبەژێر ئەو تەسمیمە، ئەویش ئەوە بوو کە کیتگەرێک هەیە بۆ جەنینگەرێکە تا 3 مانگەی تەشخیص بدرگێت کە ئەو جەنینە ئایا توش ناحەنجاریگەرێکە، ئەو جەنینە ناقص دێتە دنیا، ئەو جەنینە باشتر وایە نێتە دنیا چون کەسێکی معلولە بێت. بەڵام لە تەسمیمێکە وەزارەت بێداشت ئەو کیتگەرە ئەبوای باتایت هەم لە ئێرانیش سەری کاریان کردای، دروستیان کردای، بە کولی هێنانی بۆ ئێرانیان قەدەغەن کردووە. دیارە ئەوەیشە کەسانێکە
ناهەنجاریگەرێکی ژنێتیکیان هەیە ئەو یانەوە مناڵگەرە تەشخیصە دەرگێ بەم کیتگەرە و بەرگریە کردێت یانە جامعەیەکی کە پڕ بێ لە نەخۆش و معلول بەرگری پێگرگی بەڵام ئەو تەسمیمیشە گرتووە کە ئەو کیتگەرە بە هیچ شێوەیەک نەیتە ئێران دیارە بربەسکەر قانونی زۆری هەیە بۆیان ئەگەر ئەو کیتگەرە بێت جەنینێک لە ناو سکدایەکێ تا 3 مانگی تەشخیص بدرگێکە نەخۆشینگەر ژنێتیکی هەیە ئەبێت ئەو جەنینە سەقف کردێت سەقتیش لە جمهوری ئیسلامیە بۆەوە حکمی قانونی بگرێت مەراحلێکی زۆر دژواری هەیە ئەبێ بڕواتە حوزەکان لە حوزەکانەوە بێتەوە مەجلس بۆ ئەوە کە ئەو دەردیسەرە لە مل خۆیان کەنەوە بە کولی هێنانی ئەو کیتگەرە کە کیتگەری بوو بەناو غەرباڵگەری جەنین ئەوانیانە قەدەغن کردووە بەش بە حاڵی خۆم من پێم ناخۆشە کە هەواڵگەرێکی تەندروستی وە لەسەر ناوخۆی ئێران بڵاوەکەینەوە لە حاڵێکە هەواڵگەر تەندروستی لە شوێنگەرێکی ترە لەسەر لێکۆڵینەوە لەسەر زانستی تازەیە بەڵام بەداخەوە لە ئێرانە لە ئێرانێکی ژێر لە سەڵاتی مەلاکانە ئەبێت خەبەرە تەندروستەکانمان ئاوا بێت بڕینە سەر ئەو بابەتەی کە بۆ ئەم هەفتەیەمە ئامادەمان کردووە بۆتان کە ئایا ڕژیم غەزایی ئەوانێکە گیاخۆرن گۆشت ناخۆن دەور و نەخشی هەیە لەسەر شکاوی ئسکانیان زیاتر لە مەترسی شکاندن دانێت ئەو متاڵعی کە کراوە لە بریتانیا کراوە بەس لە بریتانیا نەکراوە تقریبا 400,000 نمونەیان هاوردووە 400,000 کەس بوو کە تاقیقاتیان لەسەر کردووە ئەو 400,000 کەسە هەم لە بریتانیا بووبن هەم خەڵکی ئسکاتلند بووبن و هەم خەڵکی ولزیش بوون بۆ جنسیەت ڕەگەز ئەو کەسانەی کە ڕۆکخۆرن هەم ژنیان تێ بەشدار بووگە هەم پیاویش بوون تەمەنەکانیش جیاواز بووگە بەڵام زۆرتریان سایان کردووە ژێر 40 ساڵ نەبێت یانە تەمەنەکە لەو 400,000 کەسە لە نێوان 40 تا 69 ساڵیان دیاری کردووە ئەوەی کە بە نەتیجە گەیشتن کە هەل لە هەردوو ڕەگەزەکە چە لە ژن چە لە پیاوە ریسکی شکاندنی ئێسک بە تایبەت ئێسکی حەوچە یا ئێسکی لەگەن زۆرتر بوو یەکێک لە هۆکارەکان کە تەشخیص دریا احتمالی هەیە بۆچی لە ئەوانێک کە ڕووەکە خۆن گیاخۆرن بۆچی نەتیجەکە وایە کە شکاوی ئەو ئێسکە لەوانە زۆر ها لەسەرەوە ئەوە بوو کە شاخسێک هەیە میزانێک هەیە کە بەناو شاخص توودەی بەدەن ئەیناسرێت کە بە ئینگلیسیەکەی BMI پێژن لەوێ معیارێکە کە نیشان ئەدات یەک نەفەر چەنێ وەزنی هەیە زیاتر لە چەندێکە چەند کیلو گۆشت یا چۆری زیاتری هەیە میزان نۆرماڵەکەی تەبیعیەکەی 18 کیلو تا 24 ئەوە میزانێکی تەبیعیە بەڵام لە 24-25 بەرەو ژوورە و ئیتر بە میزانگەرێکە ئەیبینین لەم وێنێشە کە ئێوە خەریکن ئەیبینن ئەو وێنەی کە هالە دەستی چەپەوە BMI-کی زۆر ها لە خوارەوە بە ئیسلاحەتە ئەمڕینەوە کەسێکی لاغرە لاوازە سەوزەکە ڕەنگە سەوزەکە ئەو کەسە ئەوە BMI-کی نۆرماڵە کە 18 تا 24 و لە زەردەکە زەرد بەرەو ژوور یانە بەرەو سوورایەکەچین ئەوەی تر ئەو حاڵەت گەرەسە کە BMI-یەکە یان ها لە سەرەوە زیاتر لە حەدی نۆرماڵە ئەو کەسانێک کە ڕژیم غەزاییەکەیان گیاخۆریە گۆشت ناخۆن هەر بەس ڕووەکە خۆن دیارە چۆری و گۆشتی زیایی لە لەشیانە نییە یەکێک لەو هۆکارانە کە وتویانە احتمالی هەیە کە بۆ هۆیە و کە شکاوی لەمانە زۆرترە بەهۆی ئەوەی کە چۆریان نییە یا گۆشتیان نییە سەرڕای ئەو خراپیگەرەکە زیاد گۆشت یا چۆری هەیەتی ئەوە حاڵەتی کیشی هەیە کە وەکو زەربەگیرە بەر بە زەربە ئەگرێت ئەوان نیەتیان ئەوە یەکدانە نەزەرەکە ئەو نەزەرە بووە ئەم لێکۆڵینەوە تقریبا 12 ساڵ زیاتر لە 12 ساڵ نزیک 12 ساڵ و نیو درێژەی کێشاوە هەر بەڕەسییان کردگە مۆردەکان ئامارەکان هاتووەتە بەردەستیان لێکۆڵینەوەیان کردووە
بەشداربووان لەم لێکۆڵینەوە چوار دەسە بووگەن ئەوانە کە گۆشتخۆرێکی منەزەمن یانێ 5 جار یا زیاتر لە 5 جار لە هەفتە گۆشت دەخۆن ئەوانەی کە گۆشتخۆرن هەر ڕژیم گۆشتەکەیان بەڵام بەو شێوە نییە وەخت و ناوەختە ئەتوانن بڵین کە کەمتر لە 5 جارە لە یەک هەفتادا دەسەی سێوەم گۆشتخۆر بوون بەڵام گۆشتی سپی گۆشتی مریشکیشنە فقط گۆشتی ماسییان خواردووە و دەسەی چوارمیش ئەوێتە ڕووەکخۆرەکان ئەوانە کەسانێکن کە گیاخۆرن یعنی ئەوانش خۆیان دەسەبەنیە کردن گیاخۆرگەرێکمانست کە بەس ڕووەکە خۆن دەسەیەکی تریان هەیە کە ڤێگانیان پێڵێن ئەم ڤێگانیگەرە ئەوەسە کە ئەو بەرهەمانەی کە لە حیوانات تێت وەکو هێلکە وەکو شیر یا ماس و پەنێریش کە لە شیرەکە دروستەیە ئەوان بەکاری ناهێنن بۆ ئەوەی کە ڤێگانیەکان زۆر کەم بوون دوو دەسەکان هەر وەکو گیاخوار وەکو ڕۆکخۆرەکان حساب کردووە ئەلبەتە ئەوانیش قانونگەر خاص خۆیان هەست قانونگەر تایبەت خۆیان هەست ئەوانەی کە گیاخۆرن هەیەە دەسەگەری هەیەنت زۆر ئەفراتی تر عمەڵەکەن ئەو جلانە ناکەنە بەریان کە لە حیوانات لە پەشمی حیوانات دروست کرا بێ بۆ شواڵەکانیان قایژ کەمەربەند نابەسن ئەڵێن لە چەرمی حیوانات دروست بوون بەس لەم تاقیقە ئەوە لە بەڕەسی نەکراوە لە ڕۆکخۆرەکانە هەر ئەوانەی کە ڕژیم خواردنەکەیان وێگانیە یانێ شیر و هیلکەیش ناخۆن بەس گیای خاڵیە یا ئەوانەی کە گیاخۆرن بەڵام لە لایشە شیر و هیلکە ئەخۆن ئەو عواملیشە کە لە نەزەرە گیرابوون بۆم تاقیقاتە جنسیت بوو جنسیت یانە ڕەگەزیان نێرومێ قەوم بوو بەڵام خۆیان و تویان زۆرتر بەشداربووەکانمان لەوانەیە کە ڕۆکخۆر بوون زۆرتریان سپی پێس بوون ڕەنگی پێسگەرێکی تر نەبوون بۆیە تاقیقاتەکە ئەو بەشداربووانە هەمووی سپی پێس بوون دیارە نژادەکانیشیان نەیانتوانی گەوتیان نژادیشمان لە نەزەرە گردووە ئاسیایی ئافریقایی ئوروپایی بەڵام زۆرتری بەشداربووەکان بەهۆی ئەوەی کە ڕۆکخۆرەکان زۆرتریان هەر ئوروپایی بوون ئەوەیشە دەور و نەخشێکی وا مؤثری نەبووە ئەوەیشیان لە نەزەر گردو ئەوانەی کە ڕژیم غەزاییان ڕووەکە ئایا مکەملگەر ترەخۆن چونکە لە درێژە باسەکەمان هێژین احتیاجیان هەیە کە چونکە گۆشت ناخۆن پڕۆتئین ناگەی بە بەدەنیان ئەوانیانە کە شیر و ماس ناخۆن کەلسیومیان کەمە ئەبێ مکەملگەرێکی غەزایی کە هەناو حبوباتە دەغڵودانە یا بە شێوەی قورسە ئەبێت لەوێ فراهەمیکەن و هەروەها ئەنازەگیری جموجۆڵیان چەندێ فعالیەتیان هەیە لە ڕۆژە چەندێک کالۆری ئەسووتێنن ئەوانیشانە لە نەزەرە گردووە جیا لەوانیشە خواردن نوۆشینی ئەلکول و سگارکێشانیش ئەوانە جز ئەو فاکتۆرگەرە بووگە کە هەمووی مەد نەزەر بووە بۆ بەڕەسیکردن ئەم لێکۆڵینەوە ئەنجامەکە چی بوو ئەنجامەکە ئەوە بووگە کە لە 150 شکاوی لە ناو ئەو کەسانەی کە خواردنیان ڕووەکە زۆرتر بووە لە گۆشتخۆرەکان یعنی میزانی شکاویەکە زۆرتر بووە لەوەی کە لە ناو گۆشتخۆرەکانە هەیە بەڵام هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوە بوو کە لە ئەوڵ بەرنامەکەیشە وتومان دانێکی وتیانەکە BMI-یەکەیان ها لە خوارەوە ئەوانە گۆشت و چۆریکی زیایان نییە کە محافزە دێکات وەکو بە زربەکانێ بگرە ئەوەی احتماڵە هەیە توش یەکێک لەوانە بێت کە زۆرتر تووشی شکانیان نەکات وەزعیەتی سڵامەتی ئێسکەکانیانە کە ئەبێ ئەوەیشە بەڕەسی کردێت و هەروەها کەمبوون یا خواردبوونی پرۆتئین ناو ڕژیم خواردنەکەیانە ئەوەیش ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت بەم بۆنەوە هەر ئەم لێکۆڵینەوە چووگە وتوێژی کردووە لەگەڵ دوو کەس کە یەکێکیان دکتۆر ئیمیلی لیمینگە کە ئەو پرۆفسۆرە لە بەشی تەغزیە هەرچەند کە خۆی بەشدار نەبووگە لەو تاقیقاتە بەڵام نەتیجەی تاقیقاتەکەی کە بینیوە نەزەرێکی کە داوە خۆی نەزەری وایە ئەڵێت ئێمە ئەزانین کە BMI ئەگەر کەم بێت
یعنی ئەوانەی کە ڕژیم خواردنەکەیان ڕووەکە BMI-یەکان ها لە خوارەوە ئەگەر BMI کەم بێت محافزت لە ئێسک کەمترە. ئەوانەی کە BMI-یەکان کەمێک ها لەسەرەوە یا لەسەرەوە ئەو ئیزافە وەزنە ئەتوانێت محافزت کا لە شکاوی بەنسبەت ئەوانەی کە BMI-یەکی خواردتریان هەیە. ئەزانین کە گیاخۆرەکان BMI-یان ها لە خوارەوە، بەڵام ئەمە هەموو نەتیجەکە نیشان نادا کە من نەتیجەی ئەو متاڵعەکە بینیومە. ئەمە ناتوانێت ئەم قسەگەر منزوری ئەوەیەکە و قسەگەر دکتۆر ئیمیلی لیمینگە سەرچاوە بێت. ئەڵێ ئەوانەی کە گیاخۆن گیاخۆرن ڕژیم غەزاییان کەمتر لەوانی تر دەستڕەسییان بووە بۆ پرۆتوین. پرۆتوینیش بۆ دروستکردن و نگاهێشتنی ئەو تودەی ئوستخوانیە لازمە. ئەتوانێت ئەمە ڕەبتی بێت بۆ ئەوەی کە وەرگرتنی کەمی پرۆتوینیش ئەتوانێت دەور و نەخشی بێت. ئەمە یەکدانە لە نظرەیە کە پرۆفسۆرێ بووگە، بەڵام نەتیجەکەی بینیوە خۆی بەشدارنەوەگە لەو متاڵعە. ئەوە نظری بووگە کە وتویە. کەسێکی تر کە بەشداری کردووە لە نظریاتە کەسێکە بەناو جیمز وێبستر. جیمز وێبستر خۆشی یەکەم جار نەتیجەی متاڵعاتەکەی داوە دەڕیانی نەشری داوە. بۆ ئەو کەسانێک کە گیاخۆرن بڵێم کە ئەو تەرەفداری ڕژیمی گیاخۆریە ڕۆکخۆرە، خۆی لیسانسی وەرزشی بووگە، دواتر فۆق لیسانسی لە تەغزیە گرگە، ئیسەیش دکترای هەیە لە ئیپیدۆمیۆلۆژیە کە خۆی بەشدار بووگە لە تاقیقاتەکە. وای وتووە کە هەرچەند کە نەتایجم تاقیقاتە وا نیشانەدات کە میزان شکاوی حوزجە لە ناو گیاخۆرەکانە زۆرترە، بەڵام ئەمە بۆ معنە نایێت کە ئەوان ئەبێت دەست لە ڕژیمی گیاخۆری خۆیان بکێشنەوە. لە درێژەدا ئەڵێت باشیەکانی ڕۆکخۆری ئەوەیە کە شێرپەنجە کەمن لە ناو ئەمانە، نەخۆشیەکانی دڵ زۆر ها لە خوارەوە بەهۆی ئەوەی کە سەرەتان وە نەخۆشی دڵ ها لە کەمەوە، ئەوە قازانجی زۆرترە لە ئەوەی کە ئێسکی بشکێت یا نەشکێت. مەبەستی ئەوەیە کە قازانجەکانی ڕژیمی گیاخۆردن لە ئەوەی کە ئەگەر ئێسکەکە بشکێت زۆر زۆر ها لە سەرترەوە ئەوەی کە ئەوە کەسانە کەمتر تووشی سەرەتان ئەبن یا تووشی نەخۆشینەکانی دڵ ئەبن. جیا لەمانیشە هەر جیمز وێبستر ئەژێت جیا لەمانیشە لە ئامارەکاندا هیچ جیاوازیک نییە لە نێوان ئەو دوو دەسە. مەبەستی ئەوەی ئەوانەی کە گۆشتەخۆن 5 جار لە هەفتە گۆشتەخۆن، ئەوانیشە کە کەمتر لە 5 جار گۆشتەخۆن، ئامارەکان ئەوانیشان بەڕەسی کردووە لە ناو ئەوانیشە شکاوی هەیەەوە. جالبیەکەی ئەوەیە کە لە ناو دوو دەسەکەیش جیاوازیکی وا نابینن. پس وای نەتیجە گردووە بەم دلیلە هاور نەخوارەوەی خواردنی گۆشت تەسیرێکی وای لەسەر شکاوی ئێسک نییە. ئەمە نظری بووگە کە ئەو جیمز وێبسترە بوویەتی وتوێ هۆی شکاویەکەیش لە ناو ئەوانەی کە ڕژیمی خواردنەکەیان ڕژیمێکی گۆشتیە ئێمە ئەبینرێت. ئەوەی کە لە ئاخرە و لە نەتیجەی ئەم تاقیقاتە هاتووە کە چەندانە تەوسیا کات بۆ ئەو کەسانی کە ڕژیمی غەزاییەکەیان گیاخۆریە ڕووەکە، ئەڵێت چۆن ئەبێ بەرنامە ڕێزیکەین کە هەموو مەوادێک ئێمە بتوانین دەریافت بکەین بیگرین بۆ لەشمان لە ناو ئەو ڕۆگەرە. یەکی لە مەوادە کە شارەی پێکردووە وەکو کلیل وەکو شاکلیل ناوی بردووە ئەوەیە کە کەلسیۆمە، بەتایبەت هەناو لە بەنیاتە ئەوانەیە کە ڕژیم غەزاییەکەیان گیایە ئەبێ کەلیسیۆمێکی زۆر بەتای ئەوەی کە هەر ناو شیر و شیرەمەنیە وەکو پەنیر و ماس و ئەمانە زۆر بگەی بە بەدەنیان. ئەگەریش ئەو شێوەی ڕژیمیانە وێگانیە ئەتوانن لە ناو بامە، لە ناو کەلم برۆکلیە، لە لوبیای سپیە کە ئەو کەلیسیۆمە ئەتوانن بۆ لەشیان بەدەست بێرن. یەکێتر لەو مەوادانە کەوتیان لازمە احتماڵی هەیە لەوانەیە کە ڕژیمی خواردنەکەیان گیاییە کەم بێت ڤیتامینی B12ە. بۆ ڤیتامینی B12 وتیانە ئەبێت لەو مەنابعی کە ڤیتامین B12 هەیە یا حتا لە حەبەکانی ئیسفادە کردێت. و هەروەها بۆ ئاسن بۆ ئاسنی لەشکە بۆ خوێن لازمە ئەو تەوسیانە کردووە کە ئاسن و ڤیتامینی دێش حتمما ئەبێ فەراموش نەکردێت، هەم بۆ لەش لازمە هەم بۆ ئێسکیشکە
ئەبێ ئەوانە لە نەزەرە بگرێت. ئەمە نەتیجەی ئەو لێکۆڵینەوە بوو کە ئەنجام درابوو لە بریتانیا. ئەو لێکۆڵینەوە کرابوو 12 ساڵ لە ژێر چاودێری و تاقیقە بوون. نەتیجەی بوو کە درا دەرەوە مشاهدە کرابوو کە لەناو ئەوانەی کە ڕژیم غەزاییەکەیان گیایە شکاوی ئێسکی حوچە زۆر ها لە سەرەوە ئەو تاقیقاتە کرابوو، بەڵام ئەرێنی و نەرینیەکەیان نەتوانی بوو سابتکەن. ئەوە بوو کەوتیان هەر ئەوانەی کە ڕژیم غەزاییەکەیان گیایە ئەو قازانجیانە هەیە کەمتر تووشی سەرەتانە بنیان نەخۆشیەکانی دڵ، بەڵام ئەو تۆسیانیشیانە کردووە کە بۆ مکەمڵی خواردنەکانیان حتممە کەلیسیۆم، B12، ئاسن، ئەمانە زیاکەن بە ئەو ڕژیمە غەزاییە کە هەیەە کە تووشی مشکڵاتی تر نەبندا داهاتووە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان تا پێگەیشتنەوەمان لە بەرنمەیەکی تر ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی بۆ هەموو لایەکتان بۆ بە ئاواتەخوازی.